پێشدەچۆنên هێزên پێشمەرگەی و یەپەگێ لە دژی تەرۆریستên داعش لە کۆبانê بەردەوامە و ئیرۆژی لە ڕۆژهەڵاتا وێ باژێڕی هەژمارێکی تەرۆریستên داعش کوشتن و دەست بەسەر چەکێن وانجی دەگرتن. لە هێرشێکی هێزی پێشمەرگە و هێزی یەپەگە و هێزە هاوبەشەکانی دیکە بۆ تەرۆریستانی داعش لە بەری ڕۆژهەڵاتی کۆبانێ ژمارێک تەرۆریستی داعش کوژراون کە ژمارێک تەرمی تەرۆریستیان لە بەردەستدا بوو هەروەها دەستیان بەستە چەکەکاندا گرتووە. هاوکات لە باشووری شارەکە توانیان سێ شەقام لە تەرۆریستانی داعش پاک بکەنەوە تانکێکی تەرۆریستانی شتێک بشکێنن. لەلایەکی دیکەوە فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا هێرشێکی ئاسمانیان کردە سەر مۆڵگەکانی داعش لە ناوچەی نێوان مزگەوتی حاجی ڕەشاد و بازاڕی هەڵ لە شارەکە. ئەوکات شەڕ و پێکدادانی توند لە نێوان هێزەکانی یەپەگە و تەرۆریستانی داعش لە ناوەڕاستی شارەکە ڕوویداوە. لەلایەکی دیکە شەوە تەرۆریستانی داعش بە گول لە هاون ئۆردوگەیەکی ئاوەرەکانیان لە نزیک شاری کۆبانێ بردومان کرد. لە ئاکامدا 2 کەس شەهید بوون، ژمارێکی دیکەش بریندار بوون.